أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشند و مهربان، بناوي او خداي كانغاي رحمتو سوزو بزايا. الحمد لله رب العالمين. سپاسو ستایش هر شایسته خدایو بو خدایا که خاونو پروردگاری همو جهانیانو همو بونوره. الرحمن الرحیم. بخشندو دلووانا کانگای رحمت و مهربانیه. رحمتی لدنیا دا همو شتێکی گرتوتەوە، بەڵام لە قیامەت دا تەنها بۆ ئیماندارانە. مالك يوم الدين. خاوەن و سەرداری ڕۆژی پاداشت و سزایە، پادشای ڕۆژی قیامەتە کە دادپەروەری ڕەها و بێسنووری تێدا بەرپا دەکات. إياك نعبد وإياك نستعين. خدایە تەنها هەر تۆ دەپەرستین و هەر لە تۆش داوای یارمەتی و پشتیوانی دەکەین لە کاروباری دین و دنیاماندا، بەتایبەت لەو کاروبارانەدا بە تۆ نەبێت بە کەسی دیکە لە بەندەکانت ناکرێت. اهدنا الصراط المستقيم. خدایە بەردەوام ڕێنموویمان بفەرموو بۆ ئەم ڕێبازی ڕاست و دروستی ئیسلامە. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. کە بەرنامە و ڕێبازی ئەوانەیە لە ناز و نیعمەتی خۆت بەهرەوەرد کردوون، نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەی خەشم و قینیان لێ گیراوە بەهۆی ئەوەوە دەیزانن و لایان داوە، هەروەها نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەش کە سەرگەردان و گومڕان بەهۆی لاساری و یاخیبوون و نەزانینیانەوە.